ئەی هەڵۆ بەرزە فڕەکەی سەر ئەو گردە، ئەو گۆڕانەی بەرپات کردووە مایەی بەختەوەری کووردە. ئەی شێرەکە کەڵە پیاوە دلێرەکە، ئەی پێشمەرگە بوێرەکە، ئەی خاوەنی بیرۆکەی هێزی گۆڕان، دەستت خۆش بێ کە متمانت بەخۆ پەرستان دۆڕان. تۆ پێشەنگی کۆمەڵەی ڕەنجدەرانی، پشتیوانی چەوساوە و هەژارانی، تۆ خەمخۆری مافی خوراوی شەهیدانی، بۆ تەنگانە تۆ شێرە کوڕی مەیدانی، کەڵە پیاوەکەی شاری هەڵمەت و قوربانی، تۆ هاندەری قوتابیان و خوێندکارانی، تۆ پشتگیری ڕۆشنبیر و نووسەرانی، تۆ دڵسۆزی کرێکار و جوتیارانی، بۆ ئاوەدانی پێشەنگی، ئاشتی خوازی و دژی جەنگی، خۆت بەخت کرد بۆ خەباتی کوردایەتی، زۆر هەوڵتدا بۆ تەبایی و برایەتی، تۆ خاوەنی بیرۆکەی چاکترین ڕێبازی، بۆ چاکسازی، بۆ نوێخوازی، بۆ کێشەکانی کوردستان چارەسازی. کاکەنەوە بەدڵ ئەڵێم تۆ شایستەی ڕێز و ستایشی شازی، دەروون بەرزی پەروەردەی ڕەوشتی جوانی، تێ ئەکۆشی بۆ سەرکەوتنی یەکسانی، هەوڵ ئەدەی بۆ ئاوەدانی، شارستانی بۆ شارستانی، ئەی سەلمێنی کە دڵسۆزی کوردستانی. هەر بژی داشێ 18 ساڵە چیای گۆیژە و پیرە مەگرون، لە خەمی زوڵم وستەم پڕبوون، هاتوونەتە کوڵ و هەڵچوون، گڵە زەردە و بەرانان و ئەو ئەزمڕە، هەمویان لەم بارودۆخە دڵیان پڕە، لە داخی ئەو بێزاریە کە چەندە دەردیان کاریە، هەریەکەیان لە چیاکان پارچەیەکیان لە جەستەی خۆیان کردەوە، باڵیان گرت و خۆیان نووسان بەو گردەوە. گردی گۆڕان بۆ پێشوازی لە چیاکان، گڕکانێکی لە لوتکەی خۆیەوە هەستان، بە ئاگری ئەو گڕکانە مۆمێکی گەشی داگیرسان، ناویان لێنا مۆمی دەنگدان، گڕکانەکەش هاتە زمان، وتی منیش ناویان لێ ناوم گردی گۆڕان، بۆ گۆڕینی یاسای وڵات، دادپەری و یەکسانی ئەکەم بە خەڵات، ئەی مۆمە گەشەکەی گۆڕان، بە ڕووناکی و ڕۆشنایی تۆ شەوەزەنی ناومێدی بڕەوێنە، لاپەڕەی لیستی گەندەڵی بسووتێنە، ڕەگ و ڕیشەی ناڕەوایی و زوڵم و ستەم دەربهێنە، مژدەی خۆشگوزارانی ژین بۆ هەموو کوردستان بێنە، تۆری ئاشتی و خۆشەویستی لە دڵی خەڵقا بڕوێنە، بۆ دادپەروەری و یەکسانی، بۆ ژیانی خۆشگوزەرانی، دژی گەندەڵی و بێکاری، بۆ چارەسەری هەژاری، گۆڕان پەرۆشە بۆ خۆشی ژیانی ئەم خەڵکە، هاتنی کاروانی گۆڕان بۆ کوردستان زۆر بەتەڵکە. عایشە خان ماشەڵڵا هۆنراوە زۆر دوور و درێژەوە بزانم کاتمان زۆر یایتێ کۆپلە ماوە بەشەکەی تری هەڵگرە بۆ کاتێکی تر. مزگێنی بێ ئەی کوردینە، ئەوە خۆری گۆڕان هەڵهات بۆ نەهێشتنی گەندەڵی و گۆڕینی یاسای دەسەڵات، دەسا ئێوەش ئەی کوردینە کەم تەرخەمی مەکەن لە هاوکاری ئەو گۆڕینە، لەم کەرنەڤاڵە پیرۆزە بەشداری کەن، دەست خەنە ناو دەستی گۆڕان هاوکاری کەن، ئەستێرە پرسنگدارەکەی ئاسمانی کوردایەتی، ئەی نمونەی دەروون بەرزی و ئازایەتی، دڵنیابە ئەم شارە هەمووی لەگەڵتە، بە ئاشکرا و بەنهێنی، بە پشتیوانی خوای گەورە سەرکەوتن هەر بەدەستێنی. زۆر سپاس بۆ گوێگرتنتان. عایشە خان هەر بژی دەست خۆش بێ، وەلەو کاک نەوشیروان پێی خۆش نییە شیعری مەدح و سەنا و ئەوە، بەڵام هەر بژی دایشە خان زۆر سپاس. سپاس بۆ تۆش. بژی بە قوربان، دەست خۆش بێ.